بەپێی گوتەی لیژنەی نەهێشتن و لێپرسینەوە لە زیادەڕۆییەکان لە قەزای شارەزۆر هیچ گوندێک لە قەزاکەدا نییە کە زیادەڕۆیی نەکردبێت و سەرجەمیان دەستیان بەسەر پارچە زەوی حکومی یاخود زەوی کشتوکاڵی گرتووە و خانوو یاخود پرۆژەی بازرگانیان تێدا کردوتەوە و لە ساڵی 2014 تاکو ئێستا 104 حاڵەتی زیادەڕۆیی تۆمار کراوە و سەرجەمیان پەڕاوی لە کۆڵینەوەیان بۆ کراوەتەوە. بەڕێوبەری کشتوکاڵی شارەزۆر نایشارێتەوە قوربانی یەکەم لەم زیادەڕۆییانە بەرزەویە کشتوکاڵەکانی ئەوان دەکرێت و تەنها ئیشی ئەمانیش دیاریکردنی ئەو زەویانەیە کە زیادەڕۆیی لەسەر کراوە و دواتر بەرزی بکەنەوە بۆ سەروی خۆیان. ئەمە لیژنێکمان پێگەناوە لیژنەی دیاریکردنی زیادەڕۆیی، ینی بەس تەحدیدی زیادەڕۆیە کاکە. ئەو لیژنەیەمان لەگە بزانین لە شوێنێکە یا لە دێیەکە یا لە سەرزەویەکە یا لە شوێنێکی زەویکی ناکشتوکاڵیش کە لە سنوورەکەمانە زیادەڕۆ هەبێ لیژنەکەمان دەرەچێت ئەچون کەشفێکی شوێنەکە ئەکەنەکە نۆڕینی مەیدانی بۆ ئەکەن کە کەشفەکەشیان کرد هەر لەوێ مرتەسەمێکی بۆ ئەکەن مستەمی خەریت بۆ ئەکەن فۆرمی پڕەکەنەوە لەسەر زیادەڕۆکار و زانیاری گشتی تەواو کە یەنەوە بۆ دایرە ئەو زانیاران هەمووی بەنووسراوێک ئاراستەی ئەکەن بە دوێن سۆلیستی ڕئیسی ئاراستەی ئاراستی بەڕێز بەڕێوەبەری ناحەی وارماوە ئەکەن و وێنەی شادێنەوە بەشی یاسای بەڕێوەتی زەویزاری بەڕێوەتی گشتی کشتوکاڵی سلێمانی بەڕێز بەڕێوەبەری ناحێش لای خۆی هەڵ ئەسێ بە نووسراوەکەیمە ئەگەیەنێ بە دادگا بە دادگای شازی بۆ ئەوی کاری یاسایی بکرێ بەرامبەر ئەو زیادەڕۆکارانە. بەپێی گوتەی بەڕێوەبەری ناحەی وارماوە کە لە هەمان کاتا بە دوواداچوون و لێپرسینەوە لەسەر پێچی کاران دەکات ڕای دەگەێنێ هۆکاری بوونی زیادەڕۆیی بەو ڕێژە فراوانە دەگەڕێتەوە بۆ بەرپرسی حکومی و حیزبیەکانی سنوورەکە کە سەرەتا دەست پێشخەر بوون لە ئەنجامدانی زیادەڕۆیی و چاوپۆشیان لێکراوە. گەورەترین تەحەدا کە ڕوبەڕووی ئیدارە و ڕوبەڕووی حکوومەت دەبێتەوە لە دوای قەیرانی دارایی مەسەلەی زیادەڕەویە. هیچ شارۆچکەیەک و هیچ گوندێک تەنانەت نییە زیادەڕەویتیانە بێ، هیچ گوندێک نییە تۆ ڕووی تێ بکەیت و زیادەڕەویت بەرچاو نەکەوێ. تەبەن بەشێکی پەیوەندی بە ئەوەیە کە هاوڵاتیان هەست بە غوب نەکەن، هەست بەوەرەکەن کە لەلایەن حکوومەتەوە وەک پێویست خزمەت نەکراون یا غەدر لێ غەدریان لێکراوە لە لایەکی ترەوە ئەوێ قەرەبووی خۆی بکاتەوە. ئەمە تێگەیشتنێکی هەڵەیە. هەروەها بەشێکی پەیوەندی بە چاوپۆشی حکوومەت و ئیدارەوە هەبووە، چونکە بەشێکی زۆری ئەو زیادەڕوانەی کە لە ڕابردووە کراوان پێما بێ سەرەتا بەرپرسەکان خۆیان دەستیان پێکردووە. بەپێی یاسانوێکە بۆ بەرەنگاربوونەوەی زیادەڕۆیی دوای ئاگادارکردنەوەی زیادەڕۆییکار لەسەر پێچیەکەی پێویستە لە ماوەی 24 کاتژمێرە زیادەڕۆییەکی لا بدات بە پێچەوانەوە دەستگیر دەکرێت و تا سەپاندنی سزاکەی بەسەریدا نە بە کەفالەت و نە لە لێبوردنی گشتی ئازاد دەکرێت. و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای شارەزۆر.